بینەرو و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتان لەبێ و کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیمان بۆ ئامادەکردوون پێشکەشتان دەکەین بۆ ئەمڕۆ باس لە تەندروستی پیشەوی و سەلامەتی ئەەکەین لەسەر کار وەک ئاگادارنەکە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2023 تایبەت بە تەندروستی سەلامەتی پیشەیی چەند ڕێنماییەکی دەرکردووە کە لە 12 مادە پێک هاتووە بۆی ئەمڕۆژ لەم هەفتەیە کە هەفتەی تەندروستی پیشەوی سەلامەتی کارە میوانداری زۆر بەڕێز کاکاوە شەخ سەلامان کردووە کە بەڕێزیان جێگری لەکەی سلێمانیەکێتی سندیگاکانی کرێکارانن. کاکاوە بەخێربێی سپاس بۆ چەناوتان بۆ بینەرانی ئێوە دەستان خۆش بێ. کاکاوە پێم خۆشە بزانم مەبەست لە سەلامەتی کار چییە؟ سەلامەتی کار دیارە کرێکار ئەو کائینەیە کە ڕۆژانە ئەچێتە سەرکار بەرکەوتنیە بێ لەگەڵ ژینگە لەگەڵ بەرکەوتنیە بێ لەگەڵ ئەو کەلوپەلانی کە لەسەر کارەکەی بەکاری هێنێ لەبەرەوەی ئەو کرێکارە بە تەندروستیەکی باشەوە بگەڕێتەوە بە سەلامەتی بگەڕێتەوە پێویستە ڕەچاوی ڕێنمایی سەلامەتی کار بکرێ و پێویستە خاوەنکار هەموو پێویستیەکانی سەلامەتی بۆ کرێکارە دابین بکە لە هەم لە جلوبەرگ و پۆشاکەوە و هەم لە شوێنی ئیشەکەیەوە و ئەو ژینگەیی کە تیایەتی و لە کاتی هەر ئەگەرێکە کە ئەگەری ئاگرکەوتنەوە ئەگەری خەڵخلیسکانەکە ئەگەری کەوتنە خوارەوە ئەگەری هەڵگرتنی قورست ئازاری پشت و جمگەکە ئەبێ ئەو خاوەنکارە هەموو سەلامەتیەک بۆ کرێکارەکە فەراهەم کاوە بکرێکارەکەش زۆر باش ئاگای لە تەندروستی و ژیانی خۆی بێت چونکی ژیانی ئەو گرنگە ئەو بۆیە کرێکاریەکە بۆی بژی کاتێک ژیان دەدەست بە لە پێناوی کرێکاریە لە پێناوی کارێکی ڕۆژانەیە یان مانگانەیە ڕاستی ئەوە کرێکارە زەرمەندی یەکەمە لە وڵاتی ئێمە زۆربەی کرێکاران تووشی ئەو بەرکەوتنە بن و ساڵانە ڕێژەیەکمان لە گیان لە دەستنان هەیە بەداخەوە بە ڕێژەیەکی زۆریشمان لە پێکان و بریندار بوون و کەمەندان بوون و ئەوانە بۆ دروست ئەبێ لەبەرەوەی کە بەدوولایەنە باڵێن هەم خاوەنکار سەلامەتی کار و پیشە بە باشی دابین ناکەەوە هەم کرێکاریش کەمتر پێوەی پابند دەبێت تەقریبان و کللتورێک کرێکاری ئێمە پێی خۆش نییە ئەو پۆشاکەی کە بۆ کرێکاری هەیە مەسەرەن بەدلەیەکی ئیشە و بەدلێ هەندێک ڕقە بەر قەڵبە شتی تێنابێ ینی ئەگەر بەلای تەلێکا بڕوا لی ژیر نابێت چونکی بەدلێ بەڵام زۆر جار کرێکاری ئێمە شەڕواڵ لە پێکە شەڕواڵەکەش لەوانێت تەنگ بێت تەلێک قەڵبەیەک هین بێ کرێکارەکە تەوازنی تێکەچێت زۆربەی کرێکار لەسەر ئەسکەلە بۆ نمونە ئیشەکەن خوان نابستنەوە یان لەسەر بینای بەرز ئیشەکەن خوان نابستنەوە گەر سیرکەی ئێستا تقریبان هەندێک لەو ڕێنمایانە هەیە ئەو بینابەرزانە شەبکەیەکی سەوز ئەکرێ بە پێشی بیناکەەوە بۆ ئەوەی ئەو کرێکارە سنووری ڕۆشن و هاتنی خۆی بزانێ ینی کاتێک نزیکی ئەو سوێە بێتەوە ئەوە و دیوارێک ڕاستەوە هیچ ئەو کرێکارە ناجێڕێتەوە بەزە بە کرێکارەکە لە ڕووی زهنیەوە بزانێ پێشەوە ئیترەوە بەتاڵە بەرە بێتەوە بۆیە ئەوە کراوە بۆی کەشەکەی لێ تێک نەچێ مەسەرەن چاوی ئینسان زۆرجار ڕاست ناڕوا جاری وایە مەداکەی مەدای بینین جای وایە چاو ڕاست نییە یان گوێچکە ڕاست نییە ئەمە عیلم واڵێ لەوانەیە ئەم مەسافەیە کە بۆ بەربوونەوە هەیە لەوانەیە بە چاو تاو کیاسی نەکردوێ بەس ئەو تەلەی بۆکەن ئەو ڕۆپۆشەی بۆکەن بۆی سنووری خۆی بزانێت لەوێ نزیکی ئەوێ نەبێتەوە هەنێ کاتش کە تۆ لە بەرزی بیت مەسەلەن شتەکان زۆر ڕوون نابن لە بەرچاو بەڵێ ئینسان لە بەرزیە لە هەموو بەرزیە کە ئینسان تەوازنی تقریبن تێگەچێ بۆیە پێویستە و کرێکارانی کە لە شوێنی بەرزی ئیشەکەن ئەبێ بەلای کەمەوە خۆیان ببەستنەوە قایشی تایبەت هەیە بە خۆبەستنەوە بە شوێنێکی و باشەوە جێگیر بکرێ بۆی ئەو کرێکارە بەرنەبێتەوە مانگی پێشوو کرێکارێک بەداخەوە لەسەر پرۆژەیەک بەربەوە ئەوی گیانی لە دەستدا کرێکارێکی کوردی خۆمان گەنجێکی جوان بوو بەداخەوە کە دوای چەند سەعاتێک پیانزانی بوو کاتی نان خواردن چاوان بۆ جێڕا و سەیران کرد و کرێکارەکە دیارنیەکە گەڕیان لە بیناکە بەربوو بەداخەوە گیانی لە دەستیا بوو. باش بەداخەوە بزانم خاوەنکار چۆن دەتوانێت ژینگەیەکی تەندروست بۆ کرێکار دابین بکە ئەو مەرجانە چین کە پێویستە مەسەلەن لە پرۆژەیەکە هەبێت بۆی کە کرێکار بتوانێت کارێکی لەسەر بکات. مەرجەکان زۆرن ئەوەی کە بۆ بەرنامێکی ئەوە پێویستە باسی بکەین وەکو تۆزەلەوەم پێشی شارەتم پێ یەکەمیان پۆشاکی کارە ئەوە زۆر زۆر گرنگە کرێکار کڵاوی لەسەرا بێ و پێڵاوی ئیشی لە پێیا بێ ئەو پێڵاوی ئیشە قاچی ئەو کرێکارە ئەپارێزێ و
پێڵاو هەیە بۆ خلیسکان زۆرجار لە شوێنی کارەکانە کرێکار ئەخلیسکێ عەرزەکە تەڕایان بە هەر شێوێک لە شێوەکانەوە ئەخلیسکێ. ئەو جۆرە پێڵاوانی بڵین کە باسی ئەەکەیت لە کوردستان بەردەستن مەسەرەن نرخەکەی گونجاوە بەڵە نرخەکەشی گونجاوە لەبەر دەستی شەو هەیە هەموو کرێکار و خاوەنکارێک دەتوانێت بە ئاسانی دابینی بکە. ئەگەر ئەو پۆشاکە لەبەر بکە ئەمە بەلای کەمەوە هەندێک خۆپارێزی کردووە. هەندێک ئیش هەیە پێویستی بە عینەکە مەسەلەن کرێکارێک لە حیم چییە کرێکارێک مەسەلەن هەندێک ئیشەکە کە مەسەر ئیشی کۆسەراکە ئیشی بڕینەوەکە ئیشی دارتاشی و تەختاکە ئیشی هەر شتێک مەسەرن چیمەنتۆ ئیشی چیمەنتۆ کرێکاری ئێمە بەداخەوە فەردە چیمەنتۆیە چەقەیەکی لیا و هەڵە ڕێژێتە ناو جەبلەکەەوە با بڵێن تەپتۆزی ئەو چیمەنتۆیە ئەچێ بەسەر و چاوێ ئەم لە چاویە بەبەرد هەم لە هەناسەیە تونگی تووشی تەنگە نەفەسیەکە ڕەنگە و گەنجە ئەم دەقیقەیە هەستی پێ ناکە بەڵام لە دواییە کاتێکە زانی کۆمەڵە نەخۆشی لی دیارەیە کەواتە بۆ باشترین شدەوەی و کرێکارە دەمامکی هەبێ و عینەکی لە چاوە بێ و کڵاوی ئیشی لەسەرا بێ و تونند و تۆڵ بێ ئامادە بێ بۆ کار بۆی هەم ژیانی خۆی بپارێزێ و میشەکەش باشی بکە. ئەمانە زۆر گرنگن یان شوێن هەیە شوێنی معاملی خواردن یان معاملی تر هەیە بەرهمێنانی مەسەرەن بۆ یاخایان ئەوانەی پرۆژەی نەوتەیان ئەو کارگەی ئاسنتوانەوە هەیە ئەم کارگەی ئاسنتوانەوانە چەندین جار تەقینەوەی تیا بێت چونکە ئەو ئاسنەی کویەکەنەوە زۆرجار تەقەمەنی تیا ئەو ئاسنە باش ناپشکێنرێ مەسەرەن ئەچێتە ناو معمەلەکەەوە ئەتەقێتەوە هەم زیان لە معمەلەکەەوە هەموو جارێکی چەند کرێکارێ بەداخەوە گیان لە دەستیان یان گەرمی زۆر یان ساردی زۆر هەیە لە فرێزەرە ئیشەکە ئیشی گۆشتەکە مەسەلەن بۆ نمونە لە فرێزەرە ئیشەکە پێویستە جلو پۆشایی خۆی لە ئەبراوێکە لەو بەستەرەیە تووشی زیان نەبێ تووشی هەڵخلیسکان نەبێت تووشی ئەوە نەبێت کە زەرەر بۆ سیەکانی ئەو سەرمایە ئەمیشە لە سەرمایە بێ زیان بۆ سیەکانی دروستەکە کەواتە بێ خۆپارێزی تەواو لەلایەن کرێکارەوە هەبێەوە خاوەنکار بە پێی ڕێنمایی سەلامەتی پیشەیی بەرپرسە لەوەی کە ژنگەیەکی تەندروست بۆ کرێکار دابین بکە. باش بزانم کاکاوە تا چەند گرنگە ئەستی ڕۆشنبیری کرێکار مەسەرەن لە ئاستێکا بێت ئەگەر لە ڕێگەی بۆ نمونە دەوراتێ بێت لە ڕێگەی خولێکەوە بێکە لەبەر ئێوە خاوەنی سندیکان لە سندیکا مەسەرەن ژمارێکی زۆر ئەندامتان هەیە مەسەلەن هیچ کات بووە مەسەلەن بۆ ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری کرێکاران مەسەن بەرز بکرێتەوە لەبارەی ئەو بابەتانی کە ئەوان ئیشی لەسەرەکەن بۆ نمونە ئەچنە سەر پرۆژەیەک سێر ئەەکەن خاوەنکارەکە ئەو بابەتانی کە باست کرد مەسەرەن ئامادە نییە دابینیکە لەم کاتەیە کرێکارەکە مەسەلەن ئەوەنە ئاستی ڕۆشنبیری بەرز بێکەوە بکاکە کارەکە نەکا یاخود ئەگەر کارەکەی کرد دواتر مەسەلەن سکاڵا تۆمار بکە ئەمە تا چەند گرنگە خۆی بەپێی یاسای تەنزیمی نقابی ئەبێ خاوەنکار بەسەرم پرۆژە گەورەکان بەتابێت کە کرێکارێکی زۆری تیا ئەنی زۆربەی کرێکاری ئێمە لە بازاڕە مەسەن دوکانێک کە کرێکارێ دوو کرێکاری تیایان ئەوە ڕەنگە زۆر پێویستی بەم دەوراتە نەبێ بەڵام ئەوەی معاملی گەورەیە مەسەلەن زیاتر لە 500 کرێکار و بەڕۆژووتری هەیە ئەوە پێویستە تەنسیقێکی لەگەڵ سندیکای کرێکاران ئێمە هەوڵێن ئەچین بەڵام زۆر جار ڕێگری هەیە بە حکمیەوەی ئەڵێت تۆ چەند سەعاتێک پەکی بەرهەمهێنانی منە خەیت بەڵام ئەو دەورانە زۆر گرنگن بۆ کرێکار و ئەوێ کرێکاریش بەڕاستی ئەو حەزی هۆشیاری هەبێ کە ئێمە قسەکانمان بۆ ئەوەیە کە ئەو کرێکاری گیانی پارێزراوە بێ ئەو کرێکارە هاتووە بۆ ژیان هاتووە بۆ پارێک بۆ مناڵەکانی دابین بکە ئێوارە بە تەندروستی بچێتەوە ناو خێزانەکەی خۆیەوە لە کاتی پیربوونە ئەو کرێکارە تووشی کەمەندامیەک تووشی نەخۆشیەکی وانە بێ کە ئیشەکەی ینی داهاتەکەی بەشی چارەسەرەکەی ناکە ینی زیانی زیاترە وەک لەوەی کە پیایی کردووە بۆیە لە معاملە گەورەکانە بێ تەنسیقە بێ لە بینی سندیکای کرێکاران لەگەڵ معاملەکە خولی هۆشیاری سەلامەتی تەندروستی بۆ کرێکارەکان بورترێتەوە بە خەڵکی مختەسی شارەزاوە پزیشک و ئەوانی کە شارەزایان لەو بوارە هەیە بێن ئەو دەورانە بڵێنەوە بە چەند سەعاتێک دەتوانن چەند ڕێنمایەکی سادەی سەرەتایی بە کرێکارەکە بن بۆی کرێکارەکە بتوانێت خۆپارێزی بکە ئێمە بەستمان هەموو مەبەستی ئەو ڕێنماییە و هەموو ئەو کتێبانی لەسەرەوە بابەتە دەرچوون
بۆ پاراستنی گیانی کرێکارە ئەبێ کرێکارەکەش ئەو ڕۆحی وەرگرتنەی هەبێ و حەز بکە کە ئێمە قسەی بۆ بکەین بۆی ژیانی ئەو بپارێزرێ. باش هیچ کات بۆ هیچ کات مەسەلەن هیچ کرێکارێک سکاڵای لەسەر ئەو بابەتانە هەبوو بێت بۆ نمونە خاوەن کارەکەی ئەو پێداویستیانە دابین ناکایە خۆت لەوانەیە لە پێش ئەوەی کە ئیتیفاقێک هەبوو بێ لە بینیانەکە مەسەلەن پێویستە ئەم خاوەن کارە ئەم بابەتانە دیاریکە بەڵام دواتر سێرەکەی دابینی ناکات هیچ کات بۆ مەسەلەن کرێکار سکاڵا لەسەر خاوەن کار لەسەر ئەو بابەتانە تۆمار بکات. خۆی کۆمەڵگەی ئێمە بەڕاستی هەتاکو ئەم دەقیقەیەش کۆمەڵگەیەکی پیشەسازی نییە. کۆمەڵگەی پیشەسازی ئەم شتانەی بۆ بن بە کەلتور مەسەلەن بۆ نمونە عەقدی ئیش گرێبەستی کار زۆر گرنگە بۆ هەر کرێکارێک کە ئەچێتە سەر کار. من باسی کرێکاری ڕۆژانە ناکەم ئەمڕۆ لە بینایەکە مەسەلەن ئیشێکی هەڵکەندنی هەیە ئیشێکی گەشتکە ئەوە نابەس کرێکاری کە لە کۆمپانیایەکی گەورەیە ئیشەکە پێویستە یان لە دوکانێکی شا بەتابەتی ئیشەکە پێویستە عەقدی گرێبەستی کاری هەبێ لەگەڵ خاوەن کارەکە ئەم گرێبەستی کارە چەند خاڵێکی تایە هەیە گشتیە و هەیە تایبەتیە مەسەلەن گشتیەکە چییە؟ 8 ساعات کارە دابینکردنی سەلامەتی پیشەییە دابینکردنی پۆشاکی ئیشەکەیەتی دابینکردنی خواردن ئەگەر زیاتر لە کاتی خواردن هاتە پێشەوە بۆ لە کاتی ئیشەکەی ئەوە دابینکردنی ئەگەر کرێکارەکە وەجبات بێ مەسەلەن شوێنی خەوتن و مانەوەیە چونکە زۆر جارێمە کرێکارەکانمان لە دەرەوەیان بڵێن لە شارەکانی دەرە و دەوری هەرێمەوە یان ناویان مەسەلەن کرێکارێک لە هەولێرەوێت لە سلێمانیان لە سلێمانیەوە چێ لە هەولێر ئیشەکە خۆ کرێکار ناتوانێت ڕۆژانە هەموو شەوکە بە شوێنی مانەوە ئەمانە گشتین تقریبن تایبەتێکە ئەوەیە کە ئەم خاوەنکارە چی لەم کرێکارە ئەوێ مەسەلەن ئەگەر سەعاتی زیایی هەبێ ئەوێ کرێکی زیاتری بۆ دابین بکە و سەلامەتی بۆ دابین بکە ئەگەر کرێکارەکە ئەو هۆشیاری هەبێ داوای سەلامەتێکە بکە مەسەلەن بڵێ من ئیش لەم شوێنەیە ئەەکەم بەڵام بەم مەرجانە ئەوێ پۆشاکم بۆ ئامادە بکە ئەبێ ژینگەکە ژنگەیەکی تەندروست و سەلامەت بێ ینی کرێکارەکە لەو ئیشەیە چاو لە دەست نییە سیەکانی لە دەست نییە مەسەلەن گورچیلە لە دەست نییە یان فەقەراتی لە دەست نییە ئیشێکی ئەومە قورسی پێ نەکرێکە ئەبێ کرێکارەکە ئەم داوانەی هەبێەوە بێ خاوەنکاریش بەپێی ئەو ڕێنمایانە ئیش بە کرێکار بکە و زەختێکی زۆر نەخاتە سەر کرێکار چونکی کرێکار سامانی نیشتیمانیە هەر وڵاتێک کرێکاری نەبێ بێگومان خۆ دەزانی کارەسات دروستە بێت چونکی خۆ نابێ هەموو خەڵک پزیشک و ئەندازیار و بەڕێوە بەربێ ئەبێ کرێکاریش هەبێ کرێکاریش کە هەموو ئەم پرۆژانی ژیان هەموو ئەوشتانی کە بەرهەمە هێنن هەر لە بیناو مەشاریعەوە هەم لە خواردنێکەوە تەنانەت سیارە تەنانەت هەموو ژیان جوڵەی ژیان پێویستی بە کرێکارە لەبەرەوە کرێکار گرنگە و تاکێکی زۆر گرنگە لە کۆمەڵگایە بێ کرێکار مافەکانی خۆی بزانێ و بێ خاوەنکاری وجدانی ئەوەی هەبێ بە پێی یاساش هەر وجدان هین نییە پێوەەر نییە یاساش هەیە بە پێی یاسا ئەبێ سەلامەتی پیشەیی بۆ کرێکار دابین بکە و کرێکار بە شێوەیەک بە هیلاکەت نەبە کە ژیان لەدەست بە لە ئێستا کراوە بە یاسا ئەو یاسایانی کە کاری پێکرێ لە هەرێمی کوردستان مەسەلەن ئێوە تا چەند لێی ڕازین تا چەند ئیشی لەسەر کراوە یاساکان تقریبانەوەی کە تا ئێستا حاڵی حەزر لە دادگاکانی کوردستانە بەرکارە کۆنە بەڵام خراپ نییە ینی پیا بە ویژدانەوە بێڵەوە یاسایە خراپ نییە بەڵام بێگومان هەموو یاسایەک چەند جاراڵی یاسایە هەموارەکرێتەوە هەموو یاسایەک پێویستی بە هەموارکردنەوە هەیە چەند ساڵ جارێک بۆ چونکی شتی تازەیەتە پێشەوە بە پێوی سەردەم و گۆڕانکاریەکان یاساکانیش گۆڕانکاریان بەسەرایەت ئێستا یاسای کار ساڵی 2023 خرایە دەنگانەوە لە پەرلەمان تێپەڕی بەڵام بەداخەوە بەهۆی ئەو کێشە سیاسی لە بینی هەرێم و ناوەندا هەبوو ئەوان بڵێن حکوومەتی عێراقیە هەبوو ئەوە بوو پەرلەمانی کوردستان هەڵۆشیا و یاساکەش بەرە هەڵۆشانەیە کەوت هیواداریان ئەم خولەی پەرلەمان کە کەوتەوە کاتجارێکی تر پیاچوونەوە بۆ یاسایە بکاتەوانێ و بیخاتەوە بواری جێبەجێکردن پێم وایە ئەم جاریان باشترە لەوەی پێشوو. زۆر باش بزانم کێ بەرپرسیارە لە سەلامەتی پیشەیی کار تەنها خاوەن کار مەسەلەن بەرپرسیارە یاخود حکوومەتیش لێرە ڕۆڵی بەرپرسیارەتی ئەبین یاخود ڕۆڵێکی چاودێری ئەبینێ بەسەر خاوەن کار حکوومەت بۆ ئەو پرۆژانەی کە کەرتی تایبەتن حکوومەت چاودێرە بەس بۆ ئەو پرۆژانەی کە حکوومین مەسەلەن ئێمە زۆر کرێکاروان هەیە عەقدە لەگەڵ حکوومەت ئەوانە حکوومەت ڕاستە خۆ خاوەنکارە و حکوومەتی شۆ بەرپرسیاریشە یعنی ئەو ئیشانی کە بۆ حکوومەت دەکرێت بە گرێبەست کە فەرمانبەر نییە مەڵین گرێبەستە هەمانە زۆرمان هەیە
ئەوە حکوومەت بەرپرسیارە، ئەوەی کەرتی تایبەت ئەوە خاوەنکار بەرپرسیارە، وەڵام حکوومەت چاودێرە لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە. باشە پێش پرۆگرام کەمێک قسەمان کرد باسی کللتوری کرێکاریت بۆ کردن باسی دەستەبەرت بۆ کردن بزانم لە ئێستاە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە دەستەبەری کرێکار ئەدرێ و کرێکاریش زیاتر تا چەند مەسەلەن ئەم هەلەی کۆستۆتەوە کە وەکو ینی گرنگی بەمەیەوە هیچ کات کرێکار هەبوو مەسەلەن گرنگی بە دەستەبەرەکەی خۆی نەیە یاخود تەنها گرنگە بەلایەوە کە مەسەلەن پارەی ڕۆژانەکەی یاخود مانانەکەی لە ئێستاە دەستکەوێنن مەسەلەن بیخاتە سەر دەستەبەرەکەی. چەند جاریکە ئەم قسەم لە بەرنامەکانە کردووە لە کوردستان بەداخەوە نادڵنیایی هەیە، نادڵنیایی ینی تقریبەن کۆی خەڵک بانەڵێم لە ساڵ بەڵام بە ڕێژەیەکی زۆر لە پەنجا بەرەو ژوور دڵنیا نییە لە سبەی، دڵنیا نییە لە داهاتووی، دڵنیا نییە لە موچەکەی، لە ئیشەکەی، لە کارەباکەی، لە ئاوەکەی، لە شەقامەکەی، لە سیارەکەی، لە یان تقریبەن نادڵنیاییەک لە کوردستان هەیە. ئەم نادڵنیاییە بە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کۆمەڵگە دابی نەکرێ. من زۆر جار قسەم لەسەر کردووە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە جەختێکی زیاتر لە دەستەبەری کۆمەڵایەتی بکاتەوە بۆ کەرتی تایبەت، بۆ کرێکاری کەرتی تایبەت. ئێستا خەڵک زۆر هەوڵەیە ینی تەعین ببێ لەسەر حکوومەت بۆ چێتی بۆی بۆ تەمەنی کە ئەچێتە سەرەوە خانە نشین بکرێ. ئەوە لە کەرتی تایبەتیشە هەمان شت هەیە. کرێکارێک کە 20 ساڵ ئیش بکە مافی خانە نشینی هەیە، ئەگەر 40 ساڵ ئیش بکە موچەیەکی باشتری بۆ دابی نەکرێ، ئەگەر لەسەر کارەکەی تووشی بەرکەوتن هەبێ بەرکەوتنی توش ببێت ئەویش هەم جاریکە بە پێی لیژنەی تۆبی بڕیارە دەی لەسەر خانە نشینبوونی موچەیەکی بۆ دابی نەکرێ. بەس ئەم دەستەبەرە تقریبەن لە کوردستانە ڕێژەیەکی کەم ئیشی لەسەرەکە و ڕێژەیەکی کەم بڕوای پێێتی زۆربەی ئەوەی مەعاملە گەورەکان مەسەرەن کارگەی ئاسنە، کارگەی چیمەنتۆیە، کارگەی ئاوە، کارگە گەورەکان با بڵێن ئەوە لیژنەکانی ئێمە بە کە ئاچنە سەر ئیشەکە لیستی موچەی کارمەندەکانی کرێکارەکانی ئەخاتە بەردەست و ئەوانە بە ئیجباری تقریبەن دەستەبەرەکرێن. بەس زۆربەی کرێکاری ئێمە کە کرێکاری یان مانگانەیە یان ڕۆژانەیە مەسەرن لە ساڵۆنێکە ئیشەکە لە دای دەلاکێکە لە مەطعمێکە لە ئوتێلەکە لە چایخانەیەکە ئەمانە دەستەبەر ناکرێن لەبەرەوەی هەم خاوەنکارەکە خۆی لە دەستەبەرە دەزێتەوە. زۆر جار لیژنەکانی ئێمە ئاچن ئەڵێ ئەم کوڕە چییە لای تۆ ئیشەکەڵێ کوڕی خۆمە، ئەڵێ برازامە، ئەڵێ زاوامە، ئەڵێ ئەنیاڵە کەسێکی خۆمە لەبەرەوە ڕۆژانی نایەمێ کرێکار نییە ینی لەسەر منە لەبەرەوە دەستەبەر شمولی ناکە. ئەو کرێکارەکەش زۆر جار لەبەر خاتریەوەی کابێ لە ساڵ پێنجی موچەکەی با بە دەستەبەرگەر کرێکارێک ماگانەکەی 400,000 بێ 20,000 با بە دەستەبەر چونکی دەستەبەر لە ساحەبەی داهاتە دوانزەی لە سا دوانزەی خاوەنکارەیە لە ساڵ پێنجی کرێکارەیە. زۆرجار کرێکارەکە لەبەرەوە 20,000 ئەڵێ من دەستەبەرم ناوێت چونکی ئەوکو پێم دڵنیان نییە لەوەی کە لە پاشە ڕۆژە خانە نشینەکرێ یان لەوانێت تمۆحێکی زیاترە وەڵە من 2 ساڵە ماکەم دوایە چم ئیشێکی کا دۆزمەوە لەمە باشتر. بەڵام لە هەموو کاتەکانە پێویستە ئەو دەستەبەر وەکو خۆی جێبەجێ بکرێ کە کرێکارە چێتە تەمەنەوە یان لەسەر ئیشەکەی تووشی بەرکەوتنە بێ ئەبێ خانە نشین بکرێ. ئەوە دڵنیایەکی بە کۆی کۆمەڵگە ئەبەخشێ کە هیچ کەسێک لە پیری و لە بەرکەوتن نەترسێ. بزانم ئەگەر لە شوێنێکە وانەخواستە کرێکارێک تووشی پێکانێک بێ تووشی هەڕووداوێک بێ ئەگەر سەلامەتی پیشەیی نەبوو لەو شوێنە کێ بەرپرسیارە؟ بێگومان خاوەنکار بەرپرسیارە لەبەرەوەی ژینگەیەکی تەندروستی بۆ کرێکارەکە دابین نەکردەوە و بەلای کەمەوە ئەبێ خاوەنکار ئەگەر کاتێک سەندیکای کرێکاران ئامادە نەبوو لەو شوێنەیە ئەبێ خاوەنکار خۆی یاری لە ڕووی ئەخلاقیەوە بێ بەو کرێکارە بڵێ کە تۆ لەم شوێنە ئیژەکەی ئەمە مەترسیانەوە هەیە ئەبێ کرێکارەکە ئاگادار بکاتەوە بە کرێکارەکەش خۆشی بایەوەندە هۆشیاری هەبێ کە ژیانی خۆی بخاتە پێش ئیشەکەی. ڕاستە ئیشکردن زەرورە گرنگە ئینسان پێویستی بەداهات هەیە و زۆر بێوانی کە کرێکاریەکەن بەڕاستی خەڵکێکن ئاستی ژێویان زۆر لە خوارەوەیە کە پێویستیان بەوەیە کرێکاری بکەن بەڵام خاوەنکارەکە بەرپرسیارە چونکی لاش پرۆژەیەکە کرێکار گیان لە دەستەیە گەر کە سوکاری ئەو کرێکارە داوای یاسایی تۆمار بکەن لەسەر خاوەنکاری تۆمارەکەن وە سندیکای کرێکارانیش پشگیریانەکە ئێمە پشگیریانی نێمە محامیمان هەیە پارێزەری تایبەت بە کرێکارانمان هەیە کە
هەر کرێکارێک تووشی ئەو بەرکەوت نابێ چ لاوەکی بێ بڵێن پارچەیەک لە جەستەی لە دەستبایان تووشی نەخۆشیەک ببێ یان ژیان لە دەستبا ئێمە ئەگەر بێ دەو کرێکارش داوات تۆمار بکە لەسەر خاوەنکارەکەی ئێمە داواکەی لە یاددادگایە بۆ جوڵین هەوڵێن بیباتەوە بۆی کرێکار هەیە مناڵی هەیە مەسەرەن بۆی بژێوێک بۆ مناڵەکانی بەڵێ قەرەبوو بەڵام زۆر جار کەسوکاری ئەو کەس کرێکاری جای لە دەستیاوە لەگەڵ خاوەنکارەکە هەرکو چۆن زۆربەی شتەکانی بە سڵوحی عەشاری بە بڕێ پارە ئیتر ئەو خاوەن کرێکارە ئەو کەسوکاری کرێکارە چاوپۆشیەکەن شکات ناکەن و خاوەنکارەکە بە بڕێ پارە سڵحان لەگەڵەکە کە ئەوە مستەقبل ئەگەر مناڵی هەبێ ئەگەر مناڵی نەبێ ڕەنگە ئەوە بۆ باوکو دایکەکەی باش بێ بەڵام بۆ ئەگەر مناڵی هەبێ مناڵەکانی بڕاستی مەحرومە بن لە موچەیەکی درێژخایەن. بەداخەوە زانم ئێمە هەموو کات لەسەر ئەم بابەتە مەسەلەن خەتای خاوەنکارەکان ئەگرین هەمیشە لەبەرەوەی بینیمانە مەسەن بابەتەکانمان بینیوە بە بەرچاومانەوەی کە ڕۆژانە بەداخەوە مەسەن کرێکارگیان لە دەستەیە لەسەر شوێنی کارەکەی بزانم هیچ کات بووە بۆ نمونە مەسەن خاوەنکار ئەو بابەتانی کە باست کرد دابینی کردووە مەسەلەن کەشێکی باشی دابین کردووە بۆ کرێکارەکانی هەم لە ڕووی مەسەلەن دەرونی و ئارامی و مەسەلەن خواردن و شوێنی مانەوە و ئەو بابەتانی کە لە عینەک و کڵاو و مەسەلەن جلوبەرگی تایبەت و دوو لە ڕوود پێڵاو ئەمانی هەمووی مەسەلەن دابین کردو بەڵام سێرەکەی کرێکارەکە وەکو خۆدوتە لەوانەیە حەز بکە مەسەلەن گەرم بێ حەز بکە شەڕواڵی لە پێکایان حەز بکە مەسەلەن پێڵاوێکی سووک و سۆڵتر مەسەلەن لە پێکا گەر لەم حاڵەتانەیە تووشی مەسەلەن ڕووداوێکی نەخوازراو بێت هیچ کات بووە کە مەسەلەن قەرەبوو نەکرێتەوە کرێکارەکە لەبەرەوەی کە خاوەنکارەکە ئەڵێ من ئەم شتانم هەمووی بۆ دابین کردو بەڵام کە خۆی نایکات یاخۆ لەبەری ناکات ئەو کاتە کرێکارەکە تەنها خۆی زەرە دەکات ئەوە تەواوان ئەو کاتانە و کێشانە چێتە دادگا بێ خاوەنکار ئەو کاتە بەرگری لە خۆی کاڵە منە شتەکانم بۆ دابین کردووە کرێکارەکە پێوەی پابەند نەبووە ئەو کاتە هەر ژیان وایە هەر کەسێ هەڵاکە باجی هەڵی خۆی ئەیە بەڵام هەر بۆ زانیاری ئێوە بینەرانیش کەمترین شکات هەیە لەلایەن کرێکارەوە لەسەر خاوەنکار تەقریبەن شتێک لە وڵاتی ئێمە هەیە ئەڵێن قەدەرە قەزا و قەدەرە خۆی ڕاستە ئەمەمان بڕوان بە قەزا و قەدەر هەیە بەڵام هەمووی ناکرێت بخێنە سەر قەزا و قەدەر هەمووی بخێنە سەر خوا زۆر جار کێشەکان شخصین مەسەلەن من هەڵەیەکەکەم خاوەنکارەکە هەڵەیەکەکە لەوانەیە دوو کرێکار لەسەری شەکەیەکی کیان هەڵەیەک بکە ئەوێتە هۆی گیان لە دەستدانی ئەمیتر ئەنی مەسەلەن بۆ نمونە کرێکار زۆر جار خۆی نابەرپرسیارە نابەرپرسە لەوەی کە ئیکا مەسەلەن من خۆمان بینیمانە ئەسکەلەی داناوە بۆ بینایە ئەسکەلەکە نیومەتر لە کێبڵی کارەبای عامەوە نزیکە یعنی ئەو کرێکارە ئەبێ بچێتە سەر ئەو ئەسکەلەیە و بڕۆ ببەستێ یەک هەڵەی بەسیط ینی بەحاڵ دەستی جوڵە ئەسمانەکە لە دەستی دەرچوو بەر تەلەکاکەوە کرێکارە بەرەبێتەوە گیان لە دەستەیە ینی کارەبا ئەیگرێ یعنی زۆرجار کرێکارەکە خۆی مقەسیرە بەڵام ئەوە هەمووی پەیوەندی بەو ناهۆشیاری هەیە کە وەکو پێم وتی کللتوری کرێکاری و کللتوری ئیشکردنمان نییە یعنی لا ئێمە بەبەست ئەوەیە کرێکارەکە بەستی ئەوەیە زوو ڕۆژاوە ببێ و کرێکە وەرگرێ بەڵام زۆر جار کرێکاری ئێمە بەداخەوە نەگەشتوتە نیوە ڕۆژ یانجانی لە دەستداوەیان بەرکەوتنێکی وای هەبووە کە لەوانێت چەندین ساڵ لەسەر جێگا بوو ینی کرێکارێک هەیە لە چەمچەماڵ کرێکاری کارگوزاری پاکەرەوەی بەیانیانە مەسەرن بە هەڵەیەک دەستی ناوە بە جیازەکە قاچی چۆتە ناو کابیسەکەەوە ئەوە چەند ساڵە لەسەر جێە مەسەرن قاچێکی لە دەستیاوە زۆر کرێکاری من کرێکار هەیە هەر دراوسێ خۆمە لە چاپخانە ئیشەکە دەستی خسۆتە ناو مەکینەی پرێسی کتێبەوە بیری چووە کارەباکە بکوژێنێتەوە خۆی قاچی ناوە بە جیازەکە دەستی خۆی بردووە ینی ئێستاشەوە لە تەنیشتی منەوە کەم ئەندام بووە ینی بە شێوەیەک لە شێوەکان دەستی وای لە هاتووە کەم دەستە بەڕاستی ئیشی پێ ناکرێ ئەمە زۆر جار تەقسیرەکە لە کرێکارەکە خۆشێتی ئەمە نیشانی بەو کللتورەوە هەیە کە باسم کرد ینی نایەت کارەباکە بکوژێنێتەوە یان نایەت ئیشەکەی خۆی بانی هەموو ژینگەکە بۆ ئیشەکەی خۆی دابین بکات بەعفەیەکێتە سەریشەکە ئەوە زۆر جارێت بەو هەڵەیە کە مەسەرن کرێکارێک کۆسەرە بەکارەهێنێ پێویستە عینەکێکی باشی لە چاوە دەمامکی هەبێ پێویستە کڵاوی لەسەرا بێ پێویستە زۆر ئەو کۆسەرەی کە ئیشەکەی پێکا پێویستە تازە بێ کۆسەرەکە
ونجڕ نەبوو بێ هەر خسێ سەر ئاسنەکە یەکسەر پارچە هەڵبا کە پارچەی هەڵا زۆر جارە و کڵاوی سەرهینە لێکەنەوە کڵاوی سەر کۆسەرەکە بۆ ئاسانی بۆی چاوی باشتر لە دەمی کۆسەرەکە بێ و کڵاو لێکاتەوە ئێوە کڵاو ژیانی خۆی پارێزێ من ئەنی خەڵک هەبوو هەر لە نزیکی من لە ماڵەکەشم با بڵێن ینی کۆسەرە بەدەستی کرێکارەکەەوە شکا پەڕی کیشا بە دیوارەکەی و هاتەوە لێوە خاوەنکارەکە جاین لە دەستێ ینی ئەم شتانە دروستە بن بەهۆی ئەو نابەرپرسیارەتیە بەبێ ئەو بەعافەوەی بوون تەماشای شتەکانە ینی زۆر گرنگی بەو پێویستیانەی سەلامەتی کار نایەن بۆیە ئەبێتە هۆی گیان لە دەستدا ئەنجا ئەوەی کە خاوەنکارەکە مقەسیرە ئەو بە پێی یاسا ئیسپاتە کرێت کە خاوەنکار مقەسیرە ئەوەی کە کرێکارەکەش مقەسیرە بەداخەوە کرێکارەکە خۆی باجەکەی خۆیە. باش کاکاوە هەنێک پرۆژە هەیە لە شاری سلێمانیا بەداخەوە کەم پار و پێرار بەناویش پرۆژەیەک نێنین بەڵام لە چەند پرۆژەیەکی شاری سلێمانیا لە حاڵەت خەریبەوە بوو بە مەسەلەن دیاردا چەند کرێکارێک لە پرۆژەیە کەوتنە خوارەوە ینی بوو بە ینی هۆسەیەک لە ناو شاری سلێمانیا مەسەلەن ئێوە چی ئەکەن بۆ ئەو پرۆژانە ئێوە چاودێریتان چییە چاودێریتان زیاتر ئەکەن مەسەڵ هۆکار چیە کرێکارێک نییە دوان نیێسیان نییە لەسەر ئەم پرۆژەیە ئەکەوێتە خوارەوە یانگیان لە دەسەدا ئەو پرۆژانە مەسەن دو ئاخرێ ئەوە سێندێت چی ئەکەن پرۆژەیەک لە سلێمانیا جارە تۆڵی بەناوەکەی نەڕین تا ئێستا هەشت کرێکار زیاتر جانی لە دەستیاوە بەلای پرۆژەکە ڕۆی بە ئاشکرا دیارە ئەو پەردەی بۆ بینە زۆربەی بەربوونەوەی هەیە ئەو بینە ئەو پەردەی بۆ بیناکە نەکردووە بۆی کە کرێکارەکە سپامە سنووری ئەو یعنی زۆزە گرنگە و بێگومان ڕەنگە پێویستی خۆبەستنەوەی ئەو بەتایبەتی ئەو بینە تاوەرە بەرزانە یعنی تاوەر سیقاتە ئینسان کاچێتە سەر سیقات چی لە سەر شاخێک بەیان چی لە بینایەک بێ هەستەکەی ئینسان تەوازنی تێکەچێت تەبیعەتی ئینسان وایە زۆر کەم هەیە بە شوێنی بەرزی تەوازنی تێک نەچێت ئەو تەوازن تێکچوونە یەک هەڵی بەسیتە ینی یەک سەرجێش خواردنی زۆر بەسیت ئەو کرێکارێک لەسەر قادرمەکان بێتە خوارەوە ڕۆیان لەسەر سوێەکە بە یەکسەر بەرە بێتەوە ئەمە ئەمە لیژنەکانمان ئەچێەوە هەمیشە ئەو ڕێنمایەین بە خاوەنکار بەڵام وەکو عەرزم کرد دیارێمەوە سەر ئەوە من زۆر گرنگی بە کللتورەیە من خۆم پیاوێکم زۆر لەگەڵ کللتورە ژیم ینی کللتور زۆر گرنگە ئێمەگەر کللتورمان هەبێ بۆ ئەوە ئەو شتانە ڕوونایان ینی گەر خاوەنکارەکە پێشەکی بزانێت بیر تەنیا لە بەرژەوەندی مادی خۆی نکاتەوە چەند قازانج لەم پرۆژەیەەکە بیر لەوە بکاتەوە کە ئەو خزمەتێک بکە خزمەتەکە ئەوەیە کە کەس ژیان لە دەستنەیە خزمەتەکە ئەوەیە کە کەس قاچیتیانشکێ خزمەتەکەوێت کەستیای کوێر نەبێ خزمەتەکەوێت کەستیا دەستی لە دەستنەیە خزمەتەکە ئەوەیە کە کرێکار بە تەندروستی بێت و بە تەندروستی بڕاتەوە چونکی کرێکار بەڕاستی ئەو توێژەیە کە پێویستێکی زۆر و چینەیە کە پێویستێکی زۆری بە پارە هەیە بە ژیان هەیە ئەو بۆ ژیانیت ئەماکە ئەی کاتێک ژیان لە دەستبا کەواتە خاوەنکارەکە مقەسیرە لە هەموو حاڵەتەکانە ئێمە کە سندیکای کرێکاران نوێنەری کرێکارین و بەرگریکاری مافی کرێکارین لەبەرەوە ئێمە زۆربەی ئەو تاوانانە ئەو بەرکەوتنانە کە ڕوئەیە هەمووی خێنە ئەستۆی خاوەنکار چونکە بێ خاوەنکار ئەو ژینگەیە دروست بکە ئینسان کە ئاچێتە شوێنێکەوە سەیری ژینگەکەکە ئەوان نییە یعنی ئینسان بە تەبیعەتی خۆی وایە کە ئاچێتە شوێنێکەوە سەیری ژینگەکەکە ئەگەر ژینگەیە ژنگەیەکی لەبار بێ بۆ کرێکارە و خاوەنکارەکە پێیوتی بێ مهندسی و خەڵکی ڕاهێنەری هەبێت لەوێ پێ بڵێ کاکەجان مەسەرەن لەم پرۆژەیە منە چەند کرێکارێک گیانی لە دەستیاوە تکاو لێکم ئەم شتانە جێبەجێ بکە بۆی تۆش گیان لە دەستنەی ئەنی بێ خاوەنکارەکە ئەمە بکە ئەمە بۆیە وەکو نوێنەری کرێکار دەیان خاوەنکار بە مقەسیرە زانین. کاکاوە دو پرسیارم زانم هیچ ئامارێکت هەیە لە بەردەستا هەیە کە بزانین ئەم ساڵ چەند کرێکار وڵی ساڵی پار 23 کرێکار گیانی لە دەستیا بەداخەوە ئەم ساڵ لەخوا بەزیابێت کەمترە ینی لەخوا بەزیەکەمان بۆ ڕێژە کەمەکەیە بێگومان هەموو ساڵێک هەموو کاتێک کرێکار معارەزە بۆ گیان لە دەستیان بەس ئەم ساڵتە ئەم دقیقەیە ئێمە قسەیتیاکەین سێ کرێکار بەداخەوە گیانی لە دەستیاوە کە یەکێکیان هەر بەرکەوتنەوە بۆ لە هەمان بینا و لە هەمان پرۆژێک کە باسمان کرد کە لە سلێمانیا تقریباً زۆرترین گیان لە دەستدانێتیا بۆ دوانەکەی تری لە شوێنکاری جیاوازتر بەداخەوە کە کرێکار ئەم سەلامەتی پیشەیە بە هەندوو وەرناگریەوە خاوەنکاریش بە هەندی وەرناگری بۆیە بێتەوەی گیان لە دەستدان لە هەموو شوێنێک کرێکار هەر
گیانی لە مەترسیە بەڵام ڕێژەی گیان لە دەستدان و بەرکەوتنەکان لای ئەمە زیاترن بەداخەوە. بەداخەوە زۆر سوپاس کاکا و سوپاس بۆ ڕێنمایی زانیاریەکان لەسەر ئەو بابەتە دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ کاکا و شێخ سەلام کە بەڕێزیان جێگری لە کەسی سلێمانی یەکێتی سندیکاکانی کرێکارانن کە باسمان کرد لەسەر تەندروستی پیشەیی و سەلامەتی لە کاردا. تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.